کەسایەتیەکی دیکەی زانستی ئیسلامی کورد کۆچی دوایی کرد. ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنی پیرۆزی ڕەمەزان لە شاری مەهابادی خۆرهەڵاتی کوردستان دکتۆر مستەفا خوڕەمدڵ لە تەمەنی 84 ساڵیدا کۆچی دوایی کرد. تەلەگرامی ماڵپەڕی هەواڵی هاژە نووسیوێتی دکتۆر مستەفا خوڕەمدڵ نووسەر و وەرگێڕ و ڕافەکاری قورئان لە شاری مەهاباد بەهۆی نەخۆشیەوە کۆچی دوایی کرد. مستەفا خوڕەمدڵ خاوەنی بڕوانامەی دکتۆرایە لە لقی فەرەنگی عەرەبی و زانستی قورئانی کۆلێژی خوداناسی و فەرەنگی ئیسلامی زانکۆی تاران لە هەریەک لە شارەکانی سنە و مەهاباد بۆ چەند ساڵێک مامۆستای زانکۆ و ماوەی 4 ساڵیش ڕاگری کۆلێژی پەروەردەی مامۆستایان بووە. کۆچکرد و چەندین کتێبی نووسرا و وەرگێردراوی لە بوارەکانی تەفسیر، فقه، خوداناسی و زمانەوانی هەیە. دکتۆر مستەفا خوڕەمدڵ جگە لەوەی تەفسیری فی ظلال قورئانی سەید قوتبی لە 15 بەرگدا وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی، تەفسیری نووری بە زمانی فارسی و تەفسیری مقتەتەفی بە عەرەبی و لە 2 بەرگیشدا تەفسیری شنەی ڕەحمەتی بە زمانی شیرینی کوردی نووسیوە. دکتۆر مستەفا لە دوای خۆی 3 کچ و کوڕێکی بەجێهێشتووە.